لراسيا دولة تركيا خونێکی هەیە ئەویش خەونی فراوانکردنی دەسەڵاتی خۆیەتی و گەڕانەوەیە بۆ ئەو سەردەمەی کە تورکیا بە حسابی خۆی ئیمپراتۆریەت بووە و ئەمەش لەسەر حسابی نەتەوەکانی تر لەسەر حسابی خاکی وڵاتانی تر و ئەم خەونەژ تا چەند سەرکەوتوو ئەبێ سەرکەوتوو نابێ ئەو پەیوەندی بە وڵاتانی تر و میلەتانی ترەوە هەیە ئایا فعلەن قبوڵەکەن دەوڵەتی تورکیا بە ئاسانی ئەمەی بۆ بچێتە سەر یانەوە تا قبوڵی ناکەن و پەیوەندی بۆ معادلە سیاسیەوەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەری بێتە ئاراوە لە داهاتوە بەڵام من پێم وایە ئەو خەونەی کە ئەردۆغان ئەیبینێت جێبەجێ نابێ و ڕەنگە ئەسڵەن نەک جێبەجێ نابێ بە زیانش بشکێتەوە بۆ دەوڵەتی تورکیا و دەوڵەتی تورکیا ئەوەی کە ئەیەوێت بۆی سەر نەگرێ چونکە ئەو باز لە میساقی ملی و باز لە فراوانکردنی دەسەڵاتەکانی و خەون بە خستنە سەر سەری وڵاتی خۆی ئەبینێ لە کۆمەڵێک خاک لە دەوروبەریان ئێوێ داگیریان کە و بیان خاتە سەر تورکیا ئەمانە هەمووی ینی بەڕاستی معادلەی گەورەن هێندە ئاسان نین تورکیا بێ بە 2 سەرباز و 3 سەرباز لەبەرەوەی تەنها لە هێزی ناتۆیە بێ بتوانێت هەموو ئەم جوڵانە بکە من پێم وایە ڕەنگە کۆمەڵێک گرژی دروست بکە بەڵام دوجار سەرکەوتوو نابێت لەو هەنگاوانە ئەگەر ئێمە سەرنجی مێژوو بدەین بە تەواوی شۆڕشەکانی مێژووی کورد و بە تەواوی ئەو کاتانش کە تەنانەت کورد وەکو شۆڕژ نەی بۆ وەکو خێڵەکان و ڕێزەشەتەکان و ئەمانە حکمی ناوچەکانیان کردووە یعنی هەمیشە یەکێک لە کێشەکانیان دووبەرێکی ناوخۆییە زایدەن پشتیوانی ناوخۆیی کۆمەڵێک لەو گروپانە لەو تاقمانە لەو خێڵانە بۆ دژمنانی ئەو میلەتەی کە هەبووە ئەمە یەکێک بۆ لایەنەکان بەداخەوە تا ئێستا درێژەی هەیە من پێم وایە ئەگەر من ناڵێم ئێمە ئەگەر یەکگرتوو بین ئەتوانین ڕوبەڕووی و پلانە گەورەیە ببینەوە کە تورکیاوێ هەیبێ چونکە تورکیا دەوڵەتێکی گەورەیە بەڵام ئەگەر یەکگرتوو بین زیانەکانی کەمەکەینەوە و ئەتوانین کاریگەری ڕای دەرەکی بۆ لای خۆمان ڕاکێشین و ئەتوانین وا بکەین عاتفەی وڵاتانی تر بۆ خۆمان لانی کەم دژانی تورکیا بۆ خۆمان مسۆگەر بکەین کە پشتیوانی ناوخۆیی و یەکگرتووی ناوخۆیی زایدەن هەموو ئەو وڵاتانەی لە جیهانی دەرەوە لەگەڵم هەوڵانی تورکیانین پێکەوە بن یان یەک بگرن هاوسۆز بن ئەتوانین قۆناغێکی باش ببڕین وەلانی کەم ڕوبەڕووی ئەو قۆناغە ببینەوە کە مەترسیە لەسەر کوردستان و بزاد مەترسیە لەسەر باشووری هەرێمی کوردستان لە ڕاستیە لەبەرەوەی یەکێتی نەتەوەیی تا ئێستا پێک نهاتووە لەبەرەوەی هەر ئاراستەیەکی سیاسی هەرێزێکی سیاسی کە کاریگەریان هەیە وابەستەی سیاسەتی وڵاتێکی دەرەکین و هەر یەک بە جۆرە علاقی لەگەڵ جۆرێک لەو وڵاتانەیە خۆشە کە یەک ناگرنەوە بۆ نمونە لەگەڵ ئێرانە کۆمەڵێکیان پەیوەندیان خۆشە لەگەڵ تورکیا پەیوەندیان خۆشە ینی ئەمانە کاریگەریە کاتە سەرەوەی کە ڕێنەدا بۆ یەکێتی نەتەوەی دروست بێ و لە ئێستاە پێم وایە لە هەموو کاتێک گرنگتر قۆناغی یەکگرتنی نەتەوەیە و یەکگرتووی نەتەوەیە پشتیوانی نەتەوەیە لەبەرەوە قۆناغەکە لە بەردەم گۆڕانکاریایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەری گۆڕانکاری لە ئارایە ئەگەر ئێمە یەکێتی نەتەوەییمان هەبێ ئەگەر پێکەوە بین یەکگرتوو بین یەکدەنگ بین ئەتوانین داهاتوویەکی ڕوون لەو گۆڕانکارانە دەست بخێن و بەبێچەوانەوە ئەگەر یەکگرتوو نەبین لەسەرم پەرتەوازەیە بین و ئەوەش هەمانە لە دەست ئەچێ و پەرتەوازە بوون هەم باشوورمان لە دەست ئەچێ هەم قەندیل لە دەست ئەچێ هەم کۆبانێ و کوێ هەموو ئەمانە لە دەست ئەچن جارێکی ترە گەڕێنەوە بێ وەک 50 ساڵ 100 ساڵ لەمەوە پێش بینەوە لەسەر سەرەتاوە دەست پێ بکەینەوە من پێم وایە لە ئێستاە لە هەموو کاتێک گرنگتر قۆناغی یەک ریزیە قۆناغی یەکدەنگی نەتەوەیە قۆناغی مراعاتکردنی هێزەکانە لە نێوان یەکە و یەک بخوێننەوە پشتیوان یەک بکەن بۆ ئەوەی لانی کەم مەترسیەکانی دەرەوە کەم بکەینەوە و قۆناغی داهاتوو قۆناغی بەدەستێنانی کۆمەڵە تموحی نەتەوەیی بن کە هەمومان خەونی پێوە بینین و لانی کەم دژمنەکانمان نەتوانن زەفەری گەورەمان پێبەرن